أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، يكي تر أو صفة أخلاقاني كبيويستة لإنسان مسلمان هبه صفتي چاکسازیە، صفتی ئیسلاحە کە پێویستە لە ئێمەی مسلمانە هەبێ. ئیسلاح و چاکسازی معناکەی ئەوەیە کە بریتیە لە لابردنی گەندەڵی و کەموکورتیەک کە لە شتەکانە پەیدا ئەبێ. گەندەڵی ئۆشەیە کە ئەمڕۆ لەناو کوردی خۆمانە ئەمڕۆ بەکار دێت، بۆیە زۆربەمان لە معنای ئەوەتی ئەگەین کە چاکسازی دژی گەندەڵیە. هەر لەوەی شەوە هاتووە کە ئەوترێ ئیسلاح بین الناس. ئیسلاح بین الناس یعنی لابردنی ڕق و قینە و دژایەتی کە دروست بووە لە بینی خەڵکیە تۆ لای ئەبێ، خەڵکەکە ئەبێ تۆ سەر صفەتە ئەسڵەکە کە تیایە نەهەبووە، کە بریتیە لە برایەتی، لە یەکگرتن، لە پاکێتی. وەکوتمان ئیسلاح لێکێکە لەو صفاتانەی کە پێویستە لە هەموو مسلمانێکە هەبێ. ئەخلاقێکی گرنگە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەعراف ئاەتی 142 ئەفەرمێ: وقال موسى لأخيه هارون. موسى بە هارونی برای وت کە ئەو شەر پێغەمبەر بوو، بس موسى الرسولة خاوني بيامة، بلام هارون نبية كهاوكاري أو لسر بازكي أو شيء، بلام هرديان بيغمر. وقال موسى لأخيه هارون اخلفني في قومي وأصلح ولا تتبع سبيل المفسدين. موسى كاتي رويش بوكيويتور كخوي تعالى وعد وابو سي روج موسى بيد لبي خوي تعالى برنامج بۆ دائەبەزێنێ بۆ بەنی ئیسرائیل. دوای ئەوە سیەکە خوای تەعالا کردی بە چل. خوای تەعالا ئەفەرمێ موسا بە هارونی برای وتی تۆ لە جیاتی من لەناو بەنی ئیسرائیلە بمێنەوە و ئەصلح، فەرمووی و ئیسلاح و چاکسازی بکە، ولا تتبع سبیل المفسدین، شوێنی ڕێبازی گەندەڵکاران و خراپەکاران مەکە. شوێنی ڕێبازی گەندەڵکاران و خراپەکاران مەکە، چونکە دائیمەن گەندەڵکاران و خراپەکاران لە هەموو زمانێکە خاوەنی بەرنامەن، ئەوانیش ئیشەکەن، بەڵام ئیشی خراپەکاری ئەکەن. هەروەها خوای تەعالا ئەفەرمێ لە سوورەتی ئەعراف ئاەتی 107 ئەفەرمێ: والذين يمسكون بالكتاب وأقاموا الصلاة إنا لا نضيع أجر المصلحين. ئەوانەی کە دەست ئەگرن بە کتابی خواوە، بە پەیامی خواوە و ژیانی خۆیان و هەوڵ ئەدەن ژیانی خەڵکیش لەسەر ڕێباز و بەرنامەی خوا بێ و هەڵ ئەسن بە ئەنجامدانی نوێژەکانیان، خوای تەعالا ئەفەرمێ ئێمە پاداشتی چاکەکاران و چاکسازی خوازەکان بە فیڕۆیان نادێ. ئەوانەی کە حەزەکەن عالەم چاک بێ و ڕێبازی چاکیان پێپیشانەدەن، هەرگیز خوای تەعالا ماندووبوونیان هیلاکبوونیان بە فیڕۆیان نادا. خوای تەعالا ئینا لا نضیع ئەجر المصلحین، یعنی ئەوانەی کە خەریکی ئیسلاحی خۆیانن، خەریکی ئیسلاحی خەڵکیشن. ئەحمەد شەوقی ڕەحمەتی خوای لێبێ، شاعری کوردی مصری، ئەفەرمێ: الصالحون يبنون أنفسهم والمصلحون يبنون الجماعات، يعني المجتمعات. فەرمووی پیاو چاکان، یعنی ئەوەی کە ساڵحە خۆی چاکەکە، تەنها خەریکی خۆ چاکردنە، بەڵام مصلح خۆی و خەڵکیش چاکەکە، کۆمەلگا چاکەکە. بۆیە بەڕێزان، ساڵح بوون بەبێ مصلح بوون ناتپارێزێت لەوەی کە غەزەبی خوات بۆ نەیەت. ئاگاتان لەم خاڵە بێ زۆر، ئاگاتان لەم خاڵە بێ زۆر. تەنها ساڵح بوون بۆ خۆت، بڵێ من مسلمانم و دەستە نەمە سەر کڵاو خۆما و حەقم نییە لە خەڵک، حەقم نییە لە خەڵک چی بەسەراتی من حەقم چییە؟
ئەمە بەتەنیا ناتپارێزێ لە غەزابی خوا ئەگەر غەزەبی خوا هات، ئەگەر تووڕەی خوا هات ناتپارێزێ. خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی هوودا ئاەتی 117 ئەفەرمێ وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون. هەرگیز نەبووە خوای تعالی قومێک لەناو بەرێ لە بەهۆی ستەم و گوناح و خراپەکاری وەکایکەن ئەگەر خەڵکانێکی مصلح و چاکساز و چاکەکار هەبێ لە ناویانە. زەینەبی کچی جەحش خانەوادەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایکی ئیمانداران ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە بۆ ماڵ زۆر ڕەنگی تێکچوو بوو بە هەڵەداوان هاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ويل بو عرب من شر قد اقترب ويل للعرب من شر قد اقترب ويل بو عرب لشر نكبتيه كنزيك بوتوا امرو باندازي اونده لا صدكي ياجوج وماجوج كنكرا يعني تر قيامه نزيكا الله يمني شوتم اي في غمر اخوه انهلك افنهلك وفينا الصالحون آية يا أتشين لكاتك كالصالحين ما انتيايا في غمري خواص الله وسلم فرمي بلي أجر خرافكاري زيادة كردو صالح كانش بو خوان دس يعني خصوصا زياد سر خوان وإلى كان نبو طبعا أرى والله أجر خرافكاري زالبو خلقيش بيدن بو أرى والله تيا أتشن أرى والله تيا أتشن إنسان نابت تنها بلي منهم صالح محق مني لخلق أورا كردنا لواقع شونك قد ناتواني خود بتنيا تشاك بي لبروي خراپەکاری ئەگەر زیادی کرد تأثیر لە ژنەکەتەکە تأثیر لە مناڵەکانتەکە بەرە بەرەکاتێکە زانی دەست نراوە ناقڕەت ئاگات لە خۆت نییەتەوە لەبەرەوە ئیمامی قورطوبی ئەفەرمێ فأما إذا كثر المفسدون وقل الصالحون هلك المفسدون والصالحون معا ئەگەر خراپەکاری زیادی کرد و پیاوچاکیش هەبوو بەڵام خراپەکاران زیاتر بوون لە پیاوچاکان بۆ خۆیان دانیشتن و حەقیان نەبوو إذا لم يأمروا بالمعروف ويكرهوا ما صنع المفسدون خواهم يان لنا وضع أجر وازيان هنا لچاك سازي و هيچ نبي للضلة بيانا خوش نبو أويك خرافة كارانيكا وقندل كارانيكا براسي هم يان بيكو تياتش ترو وشك بيكو وسوتي كردوتي كرد وطني يشيناني كردوتي أنا تروش بيكو وسوتي أم قصير لما هاتوا يعني لكاتك تروش بيكو وسوتي أجر قركان حول ندن نيل نوشك كان تأثيريان تيبكا وشاك سازي خوش يسكان أبي برنامج به قد نكرا وشاك سازي نفر يقص يبرهم من شاك سازي كم برنامج نبي شاك سازي أبي برنامج به أبي برنامج خوا لشاك سازي بكار به أجينا أجر هركس يخلصيو وابزاني شاك أكاب بي برنامج خوا أو بالراسي زور خطر جو بقرن خوي تعالى لسورة بقرة لآية ينزب دوانزا تماشاك الدرباري منافق كان ودور وكان أليتشي طبعا منافق ودور وكان أوانيش على أساس شاك سازيانك تصورك كي منافق كان لزماني في غمرة مزقوتي عن دروسك مزقوتي عن دروسك وتيان إما أم مزقوتي دروسكين تاو كل يوم شاك سازي دروسكين في غمري خواه صلى الله عليه وسلم كقراية ولا غزا يكسر هيج إيشيكي نكر تايا كم جار رويش مزقوتي كان يروخان لو هاني زور عجائب في غمر مزقوت بروخين يا بالله في غمر مزقوتي قندل كاراني روخان كادعاء شاك سازيانك بلام لسر برنامج اخواننا مزقوتك اش عنا ونرا مزقوتي ضرار برو لتاريخ لم يجوا بيخ ونوا زانم في غمر شون روخان دي طبعا اوانا هار هم يعني ادعاء شاك سازي شانك انا اي في غمر اخوان يا بس ما خيره ام مزقوت ما دروس كردوا ابو اوي تشيو برنامج اخواننا طرحك بلام برنامجك غير برنامج إخوان وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قال تعالى فرمي وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض بيان أو تريل لسرزويات ينضري من نوا قالوا إنما نحن مصلحون أي عنود إيمت شاك سعزيكين ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون بلام أوانا خودي خوان خرابكارو قندل كارون بلام نيانا زاني هستيان نعكر ويبرزان خلقك زور ادعاء شاك سازيكا بلام أوانا أجر لي ورد بيتوا أوانا سري منافقة كان ادعاء شاك سازي شكا أو من شاك سازي كم قندلي لا أبان بلام سيركي هرشي قندلي يا العواكو بوتوا بويا أبي أقاما ليبي
ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نمونەیەک ئەهێنێتەوە بۆ ئەوەی بە جوانی لەم بابەتە تێبگەین. فەرمووی نمونەی ئەو کەسانەی کە لەسەر شەریعەتەکەی خوا ئەیانەوێت گۆڕانکاری بکەن بەرەولای چاکەکاری بەرەولای خراپەکاری، نمونەی ئەو کەسانەی کە ئەیانەوێ لە سنوورەکانی خوا لا بدەن وەکو نمونەی خەڵکانێکە لە ناو کەشتێکی دووقاتیان، سەفینەیەکی دووقاتی، قاتی خوار و قاتی سەرەوە، سەفینەیەکە لە ناو بەحرێکە دوو قاتە، قاتی خوار و قاتی سەرەوە. هەموو جارێ ئەوانەی قاتی خوارەوە بۆ ئەوەی پێویستیەکانیان جێبەجێ بکەن لە ئاو ئەبێ بێن لەسەرەوە، بەسەری ئەمانە بێنە سەرەوە ئاو هەڵکێشن بۆ خۆیان، یعنی ئاو هەڵکێشن بیبەنە خوارەوە. ڕۆژێکیان ئەمانە یەک ئەگرن ئەڵێن ئێمە بۆچی چاکسازیەک نەکەین، بۆ ئەم عەزیەتە هەم خۆمانەوە ئەو خەڵکەش عەزیەتە دەین لەسەرەوە، هەر لە خواری خۆمانەوە کونێکەکەین لەم سەفینەیە، کونێکەکەین ئاوەکە ئەتێتە بانوتەوە و ئەم هەموو عەزیەتە ناوێت، ئەم هەموو عەزیەتەی ناوێت. قسەکەیشیان تا حەدێ معقولە، بەڵام لە یاسا لاعەدا. ئەمە هەم ئەگەر بیری لێ بکەیتەوە ئەمە لادانە لە یاسا، ئەگەر چی عەقڵی هەندێک خەڵکی پێ ئەخەڵەتێ. جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر ئەوانەی سەرەوە یان عاقڵەکانی خوارەوە دەستی ئەوانە نەگرن ئەوان و خەڵکی تریش تیاچێ، هەر هەمەوەی لەناو سەفینەکە تیاچێ. نمونەی ئێمەی خەڵکی سەرزەوی یا ئێمەی کورد یا ئێمەی هەر ملەتێکی تر عینەن وەکو ئەو سەفینەوەین، وەکو خەڵکی ناو ئەو سەفینەوەین. خەڵکانێکی خراپەکار و گەندەڵکار کاتێک دەست ئەبەن کون دروستکەن بۆ ئەوەی عەلا ئەساس خۆیان و خەڵکیش ئیسراحەت بکە، ئەگەر خەڵک دەستیان نەگرن هاوڕێکانی خۆیان یان خەڵکی ئەو ملەتە ئەو وڵاتە بەڕاستی ئەگەر دەستیان نەگرن هەمووی تیاچێ بەیەکەوە، هەمووی تیاچێ. ئەمەیە نەکبەتێکە بەڕێزە. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، بۆیە ئەبێ وریابین چاکسازی ئەبێ بە پێی بەرنامەی خوا بێ، نابێ لە بەرنامەی خوالادا. هەموو کەسێ بۆ خۆی کاتێک کە بێتە هەرکێ بۆ خۆی، هەموو کەسێ بۆ خۆی ئەوە بە چاکسازی ئەزانێ هەر کەسێ بە قسەی ئەو بکە و حزبەکەی ئەو بەقەوت بکە و گروپەکەی ئەو زیاکە، ئەوە بخاتەبان، هەر ئەوە بخاتە پێشوە، ئیتر بۆ خۆی ئەوە چاکسازیە لای ئەو، چاکسازی ئەوەیە لای ئەو حزبەکەی ئەو سەرکەوێ، ئیتر ئەگەر پێی ناتە سەر هەموو ئەو خەڵکە هەمووی کوشتووە و ئەوە حزبەکەی ئەو سەرکەوێ. چاکسازیەک ئەگەر بە پێی بەرنامە و عەقڵی مرۆڤەکان بێ ئاوە، بەس ئەگەر چاکسازیەک بە پێی بەرنامەکەی خوا بێ، بە پێی شەریعەتەکەی خوا بێ، ئەو کاتە هەمووان وەکو یەک تەماشاکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم هەمووان وەکو دانەی شانەوانە، هیچ فەرقیان نییە. ڕاستەش دانەیەکەی قەڵەوە دانەیەکەی زەعیفە، بەڵام لەسەرەوە هەر هەموو یەکسانە، بە یەک چاو سەیری هەمووان ئەکا، بیر لەوە ناکاتەوە حزبەکەی خۆی، بیر جاری وایە لە ناو حزبەکەشە دوو باڵ و سێ باڵ و چوار باڵ دروستە بێ، هەر لە ناو حزبەکەیە یەکتری ئەخۆن، هەر لە ناو حزبەکەیە یەکتری ئەخۆن، ئەو لە ناو ئەدا ئەو لە ناو ئەبە. جا ئەم عالەمە چی بکات؟ خەریکی بین ئەمانە بێ. مەگەر ئەگەر زوو خەڵک فریای خۆی نەکەوێت، ئەگەر خەڵک زوو دەستی ئەو نەکبەتانە نەگرن، بەڕاستی هەمووی تیاچێ بەیەکەوە. یا ڕەبی خوایە لە ئیسلاحکاران و چاکسازان حسابمان بکەیت. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئێمە هەرگیز لە گەندەڵکاران نەبین و هەرگیز یارمەتیدەری گەندەڵکاران نەبین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت دەستی گەندەڵکاران زاڵ نەکەی لە هیچ وڵاتێکی ئیسلامە، بەتایبەتی وڵاتی ئێمە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەیت، هیدایەتمان بدەیت، دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە هەندێک مسلمان داوای دوعای خێریان لێ کردوین، هەندێک مسلمان هەیە ئەهلی ئەم مزگەوتن نەخۆشن یان نەخۆشیان هەیە، خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت شیفایان بدەیت. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی، یا ڕەبی هیدایەتی ماڵ و مناڵمان بدەیت. یا ڕەبی خوایە ڕەحم بە دایک و باوکمان بکەی، ڕەحم بە براو خوشکانمان بکەی. یا ڕەبی خوایە گەنجانی ئەم وڵاتە دامەزراو بکەی، ڕەحمیان پێ بکەی، دامەزراویان بکەی لەسەر دیندارێتی، لەسەر ئیسلامەتی. ئەوانەی کە گومڕابوون و سەریان لێشیاوە خوایە بیان گەڕێنیتەوە، خوایە هەرگیز کەلیمەی لا إله إلا الله شەکاوە بێ لە کوردستانە و لە هەموو وڵاتانی ئیسلامە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگرە. یا ڕەبی خوایە لە فیتنە و ئاژاوە و تەفریقە بە دوورمان بگرە. ئامین ئامین. برایانی ئەزیز و خۆشەویستم، ئیسلاح و چاکسازی دەرەجاتە، یعنی پلە پلەیە. دەرەجەی یەکەم ئەوەیە ئینسان خۆی ئیسلاح بکات، بەوەی کە ئیلتزام بە فەرزەکانی خواوە بکات و دوور بگرێ لە حرامەکان. ئەگەر ئینسان خۆی ئیسلاح نەکرد ناتوانێت خەڵک ئیسلاح بکات. ئەصلح نەفسەک وەدعو غەیرەک. ئەمە قاعیدەیەکی زۆر زۆر گرنگە. ئەگەر نەتوانی خۆت
ئیسلاح بکەی ناتوانی بانگەوازی خەڵکی بکەی فاقد الشيء لا يعطيه خۆت شتێکتیان نەبێت چۆن ئەتوانی بگەینتە خەڵکی بۆیە پیاوچاکان ئاوایان کردووە مامۆستا سعیدی نورسی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کاتێ دەستم کردە بانگەواز یەکەم جار طبعا ئێمەش هەروە بووین ئێمەش خودی خۆشمان هەروە بووین يعني من کاتێ ئەو قسەی مامۆستا سعیدم بیست وا مەزانی خۆمان بالضبط يعني کاتێ مامۆستا سعید دەستی کردە بانگەواز لە کاتی گەنجێتیە ئەیوت من وام ئەزانی ئەم دنیایە لە ماوەیەکی کەمە چاکەکەم وتی دوایی بۆم دەرکەوت کە من ناتوانم ئەم دنیا چاک بکەم دوایی وتم بەخوا برا من هەر ئەتوانم وڵاتەکەی خۆم چاک بکەم وتی دوایی بۆم دەرکەوت کە ناشتوانم وڵاتەکەی خۆمی چاک وتیم جاوتم بەخوا برا هەر نەتوانم شارەکەی خۆم چاکم وتی دوایی بۆم دەرکەوت کە شارەکەی خۆشم پێ چاک ناکرێ وتی بڕیارم دا خەریکی خەڵکی گەڕەکەی خۆم بم وتی دوایی بۆشم دەرکە ئەوانشم پێ چاک ناکرێ دوایی بڕیارم دا خەریکی عایلەکەی خۆم بم دوایی زانیم جاری وهەیە لەناو عایلەکەی خۆشما خەڵکانێک هەیە براکانم کوشکانم کەسەکانم پێم چاک ناکرێ دوایی بڕیارم داوتم قەسەم بەخوا من هەڵە بوومە چاکسازی لە خودی خۆمە دەست پێکە ئەبێ من یەکەم جا خۆم چاک یەکەم جا بینی خۆم لەگەڵ خوایە چاک بکەم ئەم جا ئەتوانم خەڵک چاک بکەم بۆیە خۆشەویستەکانم یەکەم جا لە خۆی خۆتەوە دەستی پێکە دوای ئەوە ئەم جا کەس و کار خوای تەعالی بە پێغەمبەر فەرمێ وأنذر عشيرتك الأقربين ئەی من خزم و کەس و کارەکانی خۆم ئاگادار نەکەم و ئاخر برینە ناتوانم بە هەموو خەڵک بیگەێنم بۆیە دەرەجەی دوو خزمەکانی خۆمن دراوسێکانم ئەمجا خەڵکی گەڕەکەکە بە دەرەجەیەکی تر ئەمجا خەڵکی هەموو شارەکەم ئەمجا خەڵکی هەموو وڵاتەکەم ئەمجا ئەگەر خوای گەورەی یارمەتیدام بتوانم تەئسیرم هەبێ و کاریگەریم هەبێ لە ئیسلاحکردنی هەموو خەڵکی جیهان بەم شێوە ئیسلاح دەستی پێکە جا گرنگە ئێمە لە خودی خۆمانەوە دەستی پێ بکەین من تا خۆم گەنی و بم ناتوانم خەڵک چاکم ئەگەر خەڵک ببینێ من خۆم گەنیوم باقەت چۆن ئەتوانێت قسم کاریگەری هەبێ لەسەر خەڵکی تر ناکرێ تۆیش ئاوا هەمومان ئاوا ئەبێ هەوڵ بدەین لە خۆمانەوە دەست پێ بکەین